سڵاو ڕەحمەتی خوای گەورەتان لەبێت ئەزیزانی من ئەمڕۆژ لە قەزای چەمچەماڵین لەگەڵ ئەم خێزانە بەڕێزە باسی بارودۆخ و ژیانی خۆیانمان بۆ ئەکەن کەوا ئێمەش ئەمڕۆ هەستاوین بە دابینکردنی ماتۆڕێکی سێتایی بۆیان و تاکو بێتە سەرچاوی بژێوی ژیانیان و قسە لەگەڵ خۆیان ناکەین تاکو باسی ژیانی خۆیانمان بۆ بکەن. کاک محەممەد سڵاو لێبێ. دەستان خۆش باسی بارودۆخی ژیانی خۆتمان بۆ بکە، سەرچاوی ژیانتان پێشووتر چۆن چۆنی بووە، چۆن ئیشی کردووە بۆ ماڵەوە؟ سەرچاوی ژیانی من کرێکاری بووە، پیشەم کرێکاریە. بەڵێ. معیشەتی ماڵەوەم باوکم کەمەمدامە. بەڵێ. سەرپەرشتیکاری ماڵم. بەڵێ. تۆ خۆت ئیشی ماڵەوەکەیت و بژێویان دابینەکەیت؟ بەڵێ باوکم شێکی کەمی هەیە. بەڵێ. چەند کەسن لە ماڵەوە ئێوە؟ وەڵای 8 نەفەرین. 8 نەفەرن. تۆ پێویستەکانیان دابینەکەیت؟ بەڵێ بەڵێ. باسی بارودۆخی خۆتمان بۆ بکات. تۆ قورس نییە بەتەنها خۆت بتوانی پێویستی 8 کەس دابین بکەیت لە ماڵەوە؟ زۆر قورسە جاروا هەیە کرێکاریمان لە دستانە تایبەتە، جاروا هەیە 8 ڕۆژ بە 8 ڕۆژ بە 14 ڕۆژ ئیشمان دەست ناکەوێت. ئەو بڕەپاری کە دەستیشمان نەکەوێت 25,000 ینی بڕەپارێکی زۆر کەمە بەش هیچ ناکات. بەڵێ. ئەی چۆن پێویستەکانی ماڵەوە دابینەکەن بەو شێوەیە کەوا تۆ چەند ڕۆژ جارێک بتوانی ئەوە نەبێت؟ باوکم بڕەپارێکی کەمی هەیە. بەڵێ. لەگەڵ ئەوەیە بێکەوە؟ بەڵێ بەڵێ بێکەوە ڕێگەخینەوە. ئەی ئێوە ئەو کۆزانی لە زستانە لافاوێکی زۆر ڕووی کردە قەزای چەمچەماڵی، ئێوە هیچ زیانێکتان بەرکەوت لە زیان لێکەوتوان بوون؟ بەڵێ هەروەڵا یەکێک بوون لە کەسانی کە زیان بە ماڵەکەمان گەیشت. بەڵێ. بەڵێ هەتاکو ماڵەوە ئاو هاتبوو. بەڵێ. ئاوێ زۆر هاتە ناو غورفەکانەوە و دیوارەکان تەڕ بوو، مارەس تەڕ بوو، زیانە زۆرمان پێگەیشت. بەڵێ. ئەی داواکاری چی لە خێرخوازان چۆن هاوکاریتانکەن یارمەتیتان بن بۆی بارودۆخی ژیانتان باشتر بێت؟ وەڵی هیچ کەسی لەلای خۆی هاوکاریمان کە دەستیان خۆی لەشیان ساغ بێت. بەڵێ. ئەی چی تێ بۆ دەستگای خێرخوازی بەخشینکەوە هاوکاریکی ئێوە کات ئەمڕۆ بە دابینکردی ماتۆڕێکی سەتایی بۆ ئێوە بۆی بێتە سەرچاوی بژێوی بۆتان؟ زۆر سپاسیان دەکەین، دەستیان خۆش بێت، دەست کەناڵ بەخشین خۆش بێت و دەستخۆشی لە کارێک نەجاتەکەین. ئینشاءڵڵا بەخۆشی بەکاری بێنن. و ماڵتان ناوێت لەشتان ساغ بێت. ئەی مامەگیان تۆ قسەمان بۆ بکە بارودۆخی ژیانتان چۆنە؟ والله ژیانە بێت چۆن حتا ئەم حکمڕانی ئەم وڵاتە ژیانە خراپە. بەڵێ. لەلایەکەوە خۆ دەزانی فەرموچەی کە مندامی 150 ئایا چەند مانگ جاری دی؟ ئایا ژیانم خەکەوێت چۆن بێت؟ لەلایە کارەبا، لەلایە ڕێگاوبان، لەلایە هەمووش ژیانەکان وا لێ کردووە خەڵک ژیانی نەما لە وڵاتە بەڕاستی. بەڵێ. وڵای ژیانمان بەخوای بۆ مناڵێ ئەو کەسە دشوارەکە دوایەوەیش ژیان عالەم خراپە. بەڵێ. خۆ خاوەن پێداویستی تایبەتی؟ بەڵێ بەڵێ. بەڵێ. هەر بۆ موچەی و هەیە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت چەند مانگ جارێک وەریەگرن؟ وەڵا چەند مانگ جارێک کەی مۆزەفین معاش وەرگری ئەو کاتەجی. بەڵێ بەڵێ. ئایا کەی دەکەینە ئەڵڵاو یعلەم. 8 سەرخێزانیشن و هەر تەنها ئەو موچەیەشتان هەیە؟ بەڵێ ئەمیش لە هەفتەیەکە 3 ڕۆژێکە 2 ڕۆژێکە ناوەوە ماجابە لە هەفتەیە 1 ڕۆژی ناکات. بەڵێ. ئەی بارودۆخی ژیانتان بۆ شێوەی قورس نییە ئاوا قورسە چی ئێمە مڵکی خوای خۆی ئەمان ژێنێ ئەزانی چۆنیە ئیسانە بێ قەنەعاتی بەوە هەبێ کە خوا دروستی کردووە بەبوون بە نەبوون بە هەموو شێوەکە. بەڵێ. ئایا تۆ یعنی حەیەت عالەم ملیاردێرە هێشتا بە قەومە ینی دڵی تراحەت نییە بۆ ئێمە بەرنامەمان لەگەڵ بەرنامەی خوای تاقوتانی هەیە. زۆر ڕاستە. ئەگەرێکی لەگەڵ خوایە بێ قەت پەکی ناکەوێت. بێگومان. ژیان خەڵک ئاوایە. بەڵێ کاک محەممەد ئێستاش لەگەڵمان بێیت بۆی بتوانین ماتۆڕەکە ڕادست بکەین لە بەردەم دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەکەمان لە لقی چەمچەماڵ بۆی بتوانین ڕادستانی بکەین و بە خێر و خۆشی بەکاری بێنین ئینشاءڵڵا. نمونەتان زۆر خوا پاداشتان داتەوە ڕەبی پاداش کاک نەجات داتەوە کە ئەتی کێشا و هەوڵی بەمانداوە لەشی ساغ. بێگومان ئەویش لە ڕێگەی خێرخوازان هاوکاریەکان ئەنێرنە دەستگای خێرخوازی بەخشین و ئەویش ئەیگەێنێتە دەستی ئێوە. بێگومان سوپاسی خێرخوازانی شەکەین بۆی کەوە ئەم هاوکاریانە بۆ کەسانی وەکو ئێوە دابینەکات و ئینشاءڵڵا بە خێر و خۆشی بەکاری بێنن. لەشتان ساغکە ئەو کەسێک کە هاوکاریمانی کردووە لەشی ساغ بێت و ماڵان ناوەکە. بەڵە بەڕێزان لەگەڵمانە بن ئێستاش ئەچینە بەردەم نووسنگی دەستگای خێرخوازی بەخشین و ماتۆڕەکان ڕادست دەکەین.
بەڕێزان ئێستاش هاتوین لە بەردەم نووسینگەی دەستگای خێرخوازی بەخشین نەخی چەمچەماڵ لەگەڵ کاک نەجات و نوێنەری نووسینگەی دەستگای خێرخوازی بەخشین ئەم ماتۆڕی کە دابینمان کردووە بۆ کاک محەممەد ڕادەستیەکەین و ئیشاءالله بێتە مای خێر و خۆشی بۆیان و بە سەلامەتی و بەلەشی ساغ بەکاری بهێنن. کاک نەجات چی هەیە بۆ ئەم خێرخوازانەکەەوە ئەمەیان دابین کردووە و چۆنی هاوکاری ئێوە بوون؟ ڕحمان ڕحیم دیارە ئێمەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین هەموو کاتێ سوپاسی خوای گەوراکەین کە خوای گەورە ئێمەی کردوتە ئاداتێک کە بتوانین هاوکاری فەقیر و هەژار بین و یەکێتر لە کارە جوانەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەستگایەکەوە هەموو کاتێ وەکو باوکێک بۆ هەژار وایە دابینکردنی بژێوی ژیانە بۆ کەسانێک کە دەرامەتێکی وان نییە و کاک محەممەد کە پێشتر فۆرمیلای ئێمە پڕ کردوتەوە دیارە باوکی کەسێکی کەمەندە ئەمە خاوەن پێداویستی تایبەتە توانای کارکردنی نییە بۆیە کاک محەممەد کوڕێکی کارامەیە کوڕێکە کە ئەتوانێت بە کرێکاری ڕۆژانە بژێوی ماڵەکەیان دابینەکە ئێمەش بە پێویستمان زانی کە ئەم ماتۆڕە سێتایە بارا بۆ کاک محەممەد بکڕین و بتوانێت سەرچاوەیەکی داهات و ژیانی خۆی دابینکە و بۆ خۆی و بۆ ماڵیواشیان دەستی چاودان خۆش بێ دەشتان ساف بێ. کاکەگیان پێمان بڵێ ئەمڕۆ هەستی چێوە نادوو خۆشی کاواتانیان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەم ماتۆڕە بۆیەوە دابینکردن و بێتە سەرچاوەیەکی بژێوی بۆ ئێوە. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم تاوسان بەم کارە جوانە کە وەکو باوکێکە هاوکاری فەقیر و هەژارەکەم زۆر سپاسیانەکەین دەستۆشی لە کاک نەجاتێک هەساوە ئەم کارە جوانانە ئەکەن چۆنڵە زۆر سپاسیەکەین دەست خۆشۆ لە پشاقێ. ئەیچی هەیە بۆ خێرخوازان کاوە هاوکارەکانیان ئەگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین و هاوکاری کەسانی وەکو ئێوەکەن خی گەورە پاداشتانداتەوە دەزایدی نەقییانتان بە پاداشتانەڕبی بەڵێ ئینشاءالله بە خێر و خۆشی بەکاری بن و بێتە مایی خێر و خۆشی بۆتان. کاک محەممەد جیان دیارە ئەمە ماتۆڕەکەیە کە بۆت کراوە لەلایەن خێرخوازانەوە بە هیوای ئەوەی کە بتوانی کاری جوانی پێ بکەی و بژێوی ماڵەوانتانی پێپیاکەی و ڕەچاوی یاساکانی هاتوچۆ بکەی و ببیتە مای خۆشحاڵی ئێمە و خێرخوازانیش ئەوە مەنەفێست شتەکێتی و ئەویش سویچەکێتی یاخوا پیرۆزت بێ یاخوا بێتە مای خێر و خۆشی بۆ کاک محەممەد و بۆ ماڵەوەکان سەلامەت.